بەناوی خی بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێگەن سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش بێ و هەر شاد و کامەران بن. خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە دیداری ئێوەی ئازیز و خۆشەویست دەگەمەوە. لە باس و خواسی ئەمڕۆماندا باز لە ژیان و تێڕوانینەکانی مەلای گەورەی کۆیە دەکەین. 12 واتە سبەینێ 74 ساڵ تێپەڕ دەبێ بەسەر کۆچی دوایی زانا و مفەسیر و عەلامەی گەورەی کورد مامۆستا مەلا محەممەدی ناسراو بە مەلای گەورەی کۆیەدا. مەلای گەورەی کۆیە یەکێکە لە هەرە زانا بڵند و ڕیفۆرم خوازەکانی کورد و جێپەنجە و دەستی بە بواری ڕۆشنبیری کوردیەوە دیارە و یەکەمین کەسێکیشە لە باشووری کوردستاندا تەفسیری کوردی بۆ قورئانی پیرۆز نووسی بێ. ئەگەر گەلانی تری ڕۆژهەڵات یا گەلانی تری موسڵمان شانازی بە پیاوانێکی ڕیفۆرم خوازی وەکو شێخ محەممەد عەبدە و جەمالەدینی ئەفغانی و ڕەشید ڕەزا و عەبدوڕەحمان کەواکیبیەوە بکەن، ئەوە زۆر جێی خۆیەتی یا زۆر زیاتر دەبێ میلەتی کورد شانازی بە پیاوێکی ڕیفۆرم خواز و تازەگەری وەکو مەلای گەورەی کۆیەوە بکە. بە تایبەت لە ژینگە و سەردەمێکی ئەوسای شاری کۆیەدا هیچ سەرچاوەیەکی زانیاری و تەکنەلۆژیا بوونی نەبووە، کەچی زۆر شارەزایانە لە ئاین و ژیان تێگەیشتووە و ئەسپی خۆی تێدا تاوداوە. بۆیە بەشێک لە شارەزایان دەڵێن مەلای گەورەی کۆیە 100 ساڵ بەر لە زەمن و تەمەنی خۆی کەوتووە، ڕەحمەتی خوای لێبێ. بنەماڵەی جەلیزادەکان هەر لە دێر زەمانەوە خزمەتکاری عیلم و ئاین بوون و شاری کۆیەیان کردوتە مەڵبەندی عیلم و عیرفان و ئیسلام. حاجی قادری کۆیی شاعیری گەورەی کورد لە خۆڕانەی گوتووە لەبارەی بنەماڵەی جەلیزادەکانەوە کە بۆ باوکی مەلای گەورەی کۆیە دەنووسێ لە شعرێکدا دەڵێ غەیری جەدی ئێوە کێ هەدانە لە کوردستان بناغەی عیلمی دانا. لەم بەرنامەیەدا هەوڵ دەدەین تیشکێکی کەم بخەینە سەر ژیان و خزمەت و تێڕوانین و بەرهەمەکانی پایەدارێکی وەکو مەلای گەورەی کۆیە، سابڵک و لەم ڕێگەیەوە بتوانین مڵۆیەک لە خەرمانی پڕبەرهەم و بەرەکەتی بەڕێزیان بە بینەران و بیسەران ببەخشین و میلەتی کورد شارەزای ئەو پیاوە هەڵکەوتووەی خۆی بێت. بۆ ئەم مەبەستا میوانداری زۆر بەڕێز مامۆستا هاوکار عەبدوڵڵا نووسەر و توێژەرم کردووە کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانی ئەمڕۆی بەرنامەی باس و خواست دەبێ کە هاوکات بەڕێزیان ئامادەکاری دوو کتێبی گەورەیە لەسەر ژیان و بەرهەمەکانی مەلای گەورەی کۆیە بەڕەحمەت بێ. مامۆستا هاوکار سڵاوی خوای گەورەتان لێبێ و سپاس بۆ ئامادەبوونتان لە ئەڵلقەی ئەمڕۆی بەرنامەی باس و خواست. زۆر سپاس، سڵاوی خوا لە ئێوەی بەڕێزش بێ. مامۆستا هاوکار سەرەتا پێم خۆشە باسێک لە مێژووی بنەماڵەی جەلیزادەکان بکەین. بنەماڵەی جەلیزادەکان کێن، زانست و عیرفان و عیلم لە نێو ئەم بنەماڵەیەدا چ مێژوویەکی هەیە یان چ ڕەگ و ڕیشەیەکی هەیە ئەگەر جەنابتان وەکو ئامادەکارێکی یان ئەو دوو کتێبە لە سەر مەلای گەورەیە لەوە چێ بتوانی بێتان عیلم و زانست بگەێننەوە ڕەگ و ڕیشەی خۆی لەو بنەماڵەیەدا. بەڵێ بەناوی خودای گەورە و میهرەبان. دیارە بنەماڵەی جەلیزادە یەکێکە لەو بنەماڵە گەورانەی کە لە کوردستان ساڵانێکی زۆرە عیلم و مەعریفەتیان بڵاو کردوتەوە و سەرەتای هاتنی ئەم بنەماڵەیە لە جەزیرە بۆتانەوە هاتوونە لە سەردەمی شێخ ئیبراهیمی جەزیری لە بەر هۆکارێکی نادیار کە دیار نییە بۆ کوردستان کۆچیان کردووە و چەندەها نەوەی بڵێن زانا و دانایان لێ هەڵکەوتووە. یەکێ لە کوڕەکانی شێخ ئیبراهیمی جەزیری کە بەناوی محەممەد بووە لە گوندی شیواشان ژیاون دەگەڕنەوە زۆرینەی ژیانی کە بە شیری بزنەچێوی ژیانی گوزەراندووە. دواتر یەکەیەکردنەوەکان کە 11 کوڕی هەبووە واسق بیلا بڵێن عەبدوڵڵا کە یەک بۆ لە کوڕەکانی دواتر کە هەتا دێتە سەر بڵێن کۆز دەکەن بۆ لای بڵێن جەلیزادە لەسەر دەمی کە باپیرە گەورەی مەلای گەورە دەکا عەبدوڕەحمانی جەلیزادە لەوێ بنکە و بڵێن ماڵ و عاڵی خۆیان دەگوازنەوە بۆ بڵێن کۆیە. ئەلەوێ نیشتە جێ دەبن زیاتر لە 350 ساڵ خزمەتیان بە زانست و زانیاری کردووە لە کوردستان. مامۆستا هاوکار بە باسێکی ژینگەی ئەو سەردەمەی کوردستان و شاری کۆیە بکەین.
ئەو ژینگەیە چییە کە وای کردووە بنەماڵەی جەلیزادەکان 6 پشتی گەورەیان زانای هەرە مەزن و گەورەی کورد بن. ئەمە بارودۆخ وای خواستووە یان خۆیان بارودۆخێکی وایان خوڵقاندووە. بەڵێ بێگومان بۆ هەر کەسێکی زانە لەوانەیە بارودۆخ ئەوە ڕێک نەکەوێت کە وا بۆ مەیسەر بێ کە تۆ بکاتە زانە، بەڵام بە هەوڵ و تێکۆشانی ئەوان کە بەردەوام لە خزمەتکردنی بڵین زانست و معریفەدا بووینە لە کوردستان وایان لە خۆیان کردووە چکە هەموو کات حجرە و بڵین مزگەوتی گەورەیان هەبووە و خەڵکانێکی زۆر لە دەورەیان کۆبوونەوە ئەوانیش خاوەنی علمی و زانستێکی زۆر بوون لەبەرەوە هەوڵ و تێکۆشانی خۆیان وایان لە خۆیان کردووە کە ببێن نەزانەوە ببن بە کەسانێکی ڕۆشنبیر و خزمەتێکی گەورە بە کوردستان بکەن. کەواتە ئەپرسم مەلای گەورەی کۆیە کێ؟ ئێمە پاش باسکردنێ لە بنەماڵەکەی ئەو ژینگە و بارودۆخەی شاری کۆیە بە بچینە نێو باسەکەمانەوە بپرسین مەلای گەورەی کۆیە کێیە؟ بەڵێ دیارە مەلای گەورە کوڕی ئاجی مەلا عەبدوڵڵای جەلیزادە کوڕی ئاجی مەلا ئەسعەد لە ساڵی 1876 لەدایک بووە لە کۆیە، دوای ئەوەی کە باوکی لە ساڵی 1970 وفات دەکات جێگەی باوکی دەگرێتەوە و هەرچی بڵین عجرە و تەڵەبەکانی باوکیتی دەدرێنە ژێر بڵین دەسەڵاتی ئەو و پیا و ماقوڵانی کۆیە و کەسایەتەکانی کۆیە و کەسایەتەکانی کوردستان حیسابێکی تایبەت بۆ مەلای گەورە دەکەن. ئەوە مەلای گەورە هەر لە بچووکیەوە زیرەکی و زانایی و گەورەی پێوە دیار بووە لە تەمەنی 18 ساڵی داکات بڵین ئیجازەی زانستی وەردەگرێت و دواتر لە هەر دەبێتەوە مامۆستاکانی کە پێشتر وانەیان بە مامۆستای گەورە گوتوێتەوە و لە ساڵی 1930 بە علم و معریفە و زانستی مەلای گەورە زۆر گەشە دەکات تا ئەوەی کە بڵین دەبێتە ڕئیسی بڵین لەمایانی کۆیە و دواتر دەبێتە بڵین ئەندامی ئەنجومەنی ویلایەتی موسڵ و دواتر دەبێت ئەندامی بڵین ئەنجومەنی دامەزراندنی عێراق و دواتر دەبێتە مفتی کۆیە و چەندان دەسەڵاتی تری پێدەدرێت وەکو کەسایەتی مەلای گەورەی کۆیە. مامۆستا هاوکار بۆچی مەلای گەورەی کۆیە خۆی قەتیز نەهێشتۆتەوە تەنها لە بواری مەلایەتیە؟ بۆ نمونە ماوەیە مفتیە وەکو جەناب دەفەرمووی ئەبێتە ئەندامی ئەنجومەنی دادگا یان بۆ ئەبێتە ئەندامی ئەنجومەنی دامەزراندنی عێراق و لە زۆر کۆڕ و کۆبوونەوەی سیاسیا بەشداری پێدەکرێت لە لای متەسەڕیفی هەولێر و لە کۆبوونەوەی وەفدەکان لای باڵوێزی بەریتانیا وڵاتانی دیکە. ئەم هۆکارە چییە وای کردووە مەلای گەورەی کۆیە لە هەموو بوارەکانە جێدەستی دیار بێ؟ بەڵێ من نمونەیەکت بۆ دەهێنمەوە کاتێک بڵین عوزبەت العوموم دێن بۆ دیدەنی مەلای گەورە چەند کاتژمێرێک لە خزمەت مامۆستای گەورە دەبن و پرسوو ڕاوێژی پێ دەکەن کە ئایا بڵین کوردستان لەگەڵ وڵاتی تورکیا بێت یاخود لەگەڵ عەرەب بمێنێتەوە لەگەڵ عێراق. کاتێ مەلای گەورە پێشێکیەکی زۆر بەرفراوان لە زانست و زانیاری خۆی بۆ بڵین بۆ نوێنەری عوزبەت العوموم باز دەکات و مێژوویەکی جوانی کوردستان باز دەکات. دواتر بڵین یەکێک لە ئەندامانی عوزبەت العوموم ومەم دەڵێ ئەوە شایستەی ئەوەیە کە بکرێتە ئەندام لە دادگای نێودەوڵەتی. دیارە مەلای گەورە خۆی نەبەستێتەوە تەنها بە مزگەوت و لە چوارچێوەی مزگەوت دابمێنێتەوە بەڵکو خۆی زۆر گەورەتر زانیوە لە تەنیا دین لە چوارچێوەی مزگەوت بڵین شی بکاتەوە بۆ خەڵک بەڵکو هەوڵی داوە هەموو جنگەکانی ژیان دەستی هەبێ خزمەت لە هەموو جنگەکانی ژیان بە خەڵک بکات. لەلایەک دەچێت بۆ بەغدا داکۆکی لە مافی کورد دەکات، لەلایە لە بڵین لە کۆیە قازی دەبێ، لەلایەکی تر بۆ نمونە کێشەی خەڵک چارەسەر دەکات، لەلایەکی تر خوڕافیات و ئەو بڵین شتانەی کە بە ناوی دینەوە لە مێشکی خەڵک چێندراون هەوڵ دەماغی موسڵمانان لابدا. لەبەرەوە
بڵین وەکو مەلا بڵین تەنیا وەکو مەلا کارکتەری مەلا کاری نەکردووە بەڵکو تەنیا لە بڵین کەسایەتی مەلای گەورەدا چەندان کەسایەتی بەرزەستە بوونە. زۆر باشە مامۆستا کار مەلامان زۆرە لە کوردستانە، ینی ئەوانەی کە خزمەتی ئاین و ئیسلام و حجرە و مزگەوت دەکەن خەڵکێکی ئەجگار زۆرن، بەڵام کەس پێی ناگوترێ مەلای گەورەتر مەلای گەورەی کوێیە ئەوە کێشە نییە. بۆچی بە مەلا محەممەدی کوڕی مەلا عەبدوڵڵای کوڕی مەلا ئەسعەدی کۆیان گوتووە مەلای گەورەی کۆیە؟ ئەم گەورەیە لە چیەوەیە؟ بۆچی پێی گوتراوە؟ ئەم گەورەیە لەبەر گەورەی زانست و بڵێن گەورەی هەیمەنەی مەلای گەورەیە لەسەر خەڵکەکە ئەگینا بەخۆیەوە وەکو هەندێک کەس کە وەکو ژەهر هەندێک قسە دەکەن و هەندێک نووسین بڵاو دەکەنەوە کە یەک لە نووسینەکان دەڵێ لەبەرەوە کە مەلای گەورە جەستەی گەورە بووە بۆیە پێیان گوتووە مەلای گەورە. مامۆستا مەسعود محەممەد لە کاتی مابوو ئەوەندە نووسینەکەی پێ بڵێن گچکە و شتێکی وانە بوو وڵامیان دەێتەوە لەبەرەوە منش ناچمە سەر ئەوەی کە قسەی ئەو نووسەرە کووردا، بەڵام بیر و بۆچوونەکانی مەلای گەورە ئەوەندە بەرفراوان و گەورە بوون تا هەموو لایەک نازناوی مەلای گەورەیان بۆ هەڵبژاردووە. لەزا واسەکەم لە ساڵی 1930 بەدواوە ئیتر زانست و معریفەی مەلای گەورە بە هەموو کوردستاندا بڵاوبۆتەوە و نازناوی مەلای گەورە تەنیا لە مەلای گەورە نراوە و هیچ مەلایەکی تر لە کوردستان ئەم نازناوی بۆ بڵێن دانەتاشەوە. مامۆستا هاوکار وەکو ئەزانین هەر لە کووردا بەشێ لە زانانی ئەو سەردەمە نازناوی بەدیعوزەمان دەبەخشنە مامۆستا سەعیدی نورسی، یام لە شوێنێکی دیکەدا چەند زانایەک بە کاک ناسری سوبحانی ئەفەرموون موعجیزەی زەمانە بووە. ئەم نازناوی مەلای گەورەی کۆیە کێ بەخشیوێتی بە مەلای گەورەی کۆیە؟ ئایا ڤیستیڤاڵێ هەنگێک لە مزگەوتێکدا وەکو بەخشینی ئیجازە بووە بە مەلا یام بە مەلای گەورەی کۆی یام هەر چۆنچۆنی ئەم نازناوی بەسەردا بڕاوە؟ بەڵێ خۆی لە هەر لە منداڵیەوە کەسێکی زۆر بڵێن ئەجوول و زۆرزان بووە، هەتا هەندێک شتی لێ ئەجێڕنەوە کە بڵێن زۆر لە فەوقی تەمەنی خۆی بووە. لەبەرەوە هەر لە منداڵیەوە باوکی زۆر بڵێن گرنگی پێداوە و بەردەوام لەگەڵ خۆی ببردووە بۆ کۆڕ و مەجلیسەکان بڵێن ئاجی مەلا عەبدوڵڵای جەلیزادە دیارە ئەویش شتێک بۆ لە زانایە گەورەکانی کورد. دواتر مەلای گەورەکە بڵێن بەشداری کردووە لە زۆر شوێنە و دوای مردنی ئاجی مەلا عەبدوڵڵای جەلیزادە کۆمەڵێک کەسایەتی بڵێن کۆ دەبنەوە لە کۆی ئەوانە بڵێن وەکو خەڵکی تر ناچن بڵێن بۆ نمونە ئەم نازناوە مەلای گەورە پێوشن، بەڵکو مەلای گەورە بەخۆ بڵێن دەڵێ من لە شوێنی باوکمم و علم و معریفەتەکەم وایە لە شوێنی باوکم، هەتا بەخۆ دەچێت بۆ دیوەخانی هەماغی کۆی ئەوانە ئەوان پیرۆزبایی لێ ئەەکەن، نەک کۆم بڵێن خەڵکی تر دەسەڵاتدار بێ بڵێ فەرموو ئەمە پێگەکەت لە شوێنی باوکت بمێنێنەوە. مەلای گەورە پێی بڵێن خەسارەتمەند بووە ئەو هەموو بڵێن علم و معریفەتەی کە لە دوای باوکی بۆی بەجێماوە ئەو حوجرە و بڵێن نازناوی جەلیزادە کە بۆی ماوەتەوە ئیتر پێی ڕەوانە بینەوە کە بدرێتە کەسێکی ترەوە علم و معریفەتێکی وای هەبووە کە لە خۆی ڕادیتە ئەم نازناوی بڵێن گەورەی بدرێتە خۆی. لەبەرەوە هەموو لایەک علم و معریفەتی مەلای گەورەیان بە گەورە زانیوە، هەر لەبەر ئەوەشە نازناوی گەورەیان لە مامۆستای گەورە ناوە. زۆر باش مامۆستا هاوکار، وەک لە پێشەکەشە ئاماژەم پێکرد کە بەشێک لە شارەزایان دەڵێن مەلای گەورەی کۆیە هێندە تازە خواز و ڕیفۆرم خواز و ئەوەی تازەی گوتووە 100 ساڵ بەر لە تەمەنی خۆی کەوتووە، بیری ئەو لە زۆر ڕوەوە پێش زانا و کەسایەتیەکانی ئەو سەردەمە کەوتووە. ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە و ئەم پێشکەوتنە لە چ ڕوویەکەوە بووە کە مەلای گەورەی کۆیە هێندە لێزان بۆ هێندە شارەزا و بە ئاگا بووە قسەی 100 ساڵی پاش خۆی کردووە؟ ئایا ئەم بۆچوونە ئەم پێناسە ئەم وەسفە ڕاستەکە مەلای گەورەی کۆیە 100 ساڵ لە دوای خۆی یام 100 ساڵ بەر لە تەمەنی خۆی کەوتووە؟ بەڵێ دەتوانین بڵێن زۆر ڕاستە ئەم قسەیە، دەتوانین ئێستاش بڵێن چونکە ئێستاش کە
بڵین 74 ساڵ بەسەر کۆچی دوایی مەلای گەورە تێپەڕیوە ئێستاش هەنێ لە مەلایەن لە کوردستان ناتوانن ئەو قسانەی مەلای گەورە بکەن ئەو هەوڵە ڕیفۆرمخوازانەی کە مامۆستای گەورە داوێتی ناتوانن جێگە و مەکانی ئەو بگرنەوە ناتوانن هەندێک گزارش لەو شتانێک کە مەلای گەورە بڵین دەری بڕیون ناتوانن بە قسە و بە ئاشکرا بیڵێن مەلای گەورە بڵین بەرەنگاری لە ڕێگەی ئەو بڵین مەلایەتی و ئەو زانایەتێکە هەی بووە بەرەنگاری هەموو ئەو خرافانە بووەتەوە کە تووشی میلەتی کورد بوونە ئەگەر گسکەترین نمونە وەربگرین کاتی ساڵی 27 ناملکەی فڕی قەل فڕی دایناوە دەبینین شتانێکی زۆر گرنگ باسەکە کە 74 ساڵ بەسەر ئەم بڵین نزیک 100 ساڵ بەسەر ئەم ناملکەی ببوورە تێپەڕیوە دەبینین کە ئێستا خوێنەر دەخوێنێتەوە وا هەستەکەی بۆ ئێستا نووسراوە چونکە هەمان خرافات هەمان ئەو بڵین دواکەوتووی کە جاران باو بووە دەبینین لە ئێستادا بە شێوەیەکی تر لە بەرگێکی تر هاتووەتەوە مەیدان و خەڵکێکی زۆریش ئیدعا و ڕکلامی بۆ ئەکا زۆر باشە مامۆستاوکار یەکێکی دیکە لە وێزگەکانی ژیانی مەلای گەورەی کۆیە بەڕەحمەت بێ ئاینی بۆ بەرژەوەندی خۆی بەکار نهێناوە کە بەداخەوە بەشێک لای خەڵکی ئاین بۆتە کەرەستەیە بۆ مادەپەرستی یان بۆ بەدەزێنانی مادە ئەو نمونەی مەسعود محەممەد بیری جەنابەت دەخەمەوە بۆی لەو ڕوانگەیەوە باسێک لە دنیانەویستی مەلای گەورەی کۆیە بکەین کە لە چنارۆک ئەو هەموو مستعید و فەقێ و میوانە زۆریان دەبێت یەکێک وازان لە براکانیە بێ ئەوەی بۆ تەرحەکە کە بڕواتە لای مەلیک ئەویش دەفەرمێ والله بلا تەڵی ئەگەر بە دار عساکەی دەستم ئاو بۆ بنیدارێک ڕاکێشم لام خۆشەویستتر لەوەی کە بچم داوای هاوکاریەک یا بەرژەوەندێکی شخصی بۆ خۆم بکەم مەلای گەورەی کۆیە چۆن ئاینی پاراستووە لەوەی کە بخرێتە خزمەتی مرۆڤەوە بۆ بەرژەوەندی و مادەپەرستی و دنیاپەرستی خۆی بەڵێ بە نەزەر مەلای گەورە دەبێ ئاین وا لە مرۆڤێکی ئازادی لێ دەرچێت نەک بڵین بۆ بەرژەوەندی تاک بەکار بێت بەڵکو ئەوەندە مرۆڤ وا لێ بکات لە هیچ سڵ نکاتەوە لە هیچ حقایق و بڵین شتێک سڵ نکاتەوە وەکو ئەو نمونەی بەڕێزیشت فەرمووی و چەندان نمونەی ترش هەنا لە نمونەی کاتێک بڵین مامۆستا مەسعود محەممەد باز دەکات دەڵێ لەگەر بڵین کاتێ سەرۆکی عێراق بە زاراوە ئێستا هاتبوو بۆ هەولێر ڕخنەی لێگرتووە لە هیچ سڵی نەکردوێتەوە لەبەرەوە پێیوا بووە پێگەی خۆی پێگەی مەلایەتی خۆی زۆر لەو شتانە گەورەترە کە بڵین بەرەنگاری کەسێک بیتەوە کە پێی بڵێن سەرۆک کە پێی بڵێن بەڕێوەبەر یاخود متەسەڕیف لەبەرەوە هەموو ئەو بڵین شتانەدا چوێتەوە و ڕخنەی لەو مەلایەنە گرتووەتەوە کە بڵین ئاەتێک یان شەرعی فەرمودەیەک شتێکیان گۆڕیەوە بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان یا بۆ بەرژەوەندی بڵین دەسەڵاتداران دەڵێ مەلا بە هەزار جار لە برسان بمرێ بە هیچ شێوەیەک نەتوانێت گوزەر بکە بۆی نییە حرفێک لە قورئان یا مانایەک لە قورئان بگۆڕێ و بڵین شێوازێک بۆ بەرژەوەندی خۆی بەکاربێنێ زۆر باشە لایەنێکی دیکەی ژیانی پڕبەرەکەتی مەلای گەورەی کۆیە بەڕەحمەت بێ ئەوەیە کە مامۆستا مەسعود محەممەدی ڕەحمەتی دەگێڕێتەوە لەگەڵ خزمەتکارەکانی ماڵی خۆیان لەگەڵ دراوسێکانی لەگەڵ فەقەیەکی چۆن تەعاملی کردووە چۆن قسەی کردووە چۆن ئەمر بە چاکە و نەهی لە خراپەی لێ کردووە تەنانەت تا لای مەلیک و متەسەڕیف و قایمقام و زۆر کەسایەتی دیکەش یەک شێوە بووە وەکوڵی یەک ڕوو یەک ڕنگ بووە پێم خۆشە باسێک لەم لایەنە گرنگەی ژیانی مەلای گەورەی کۆیمان بۆ بکەی کە بەشێ لە خەڵکی جورئەتیەوە ناکەن لای بەرپرسێ لای دەسەڵاتدارێ قسەی حەق بکەن بەڵام بۆ خەڵکە عوام و سادەکە زۆر ئازان بەڵێ ژیانی مەلای گەورە یەکێک لە جوانیەکانی ئەوە بووە کە لای کەسی ئاسایی هەمان قسەی کردووە لای دەسەڵاتداریش هەمان قسەی کردووە هەرگیز سڵی لە حەق و ڕاستی نەکردوێتەوە و دەبینین زۆر بە جوانی بەرەنگاری بڵین دەسەڵاتدار بووەتەوە و کاتێک بۆ نمونە ئەگەر زانی بێتی لە پێگە و شەعنی ئەو کەمەکاتەوە ڕێی بە کەسانی بەرامبەر نەدا هەر چەندە گەورەتر بووبێ لە دەسەڵات لەو بۆ نمونە لە کاتێک کە مەلیشی عێراق بۆ بڵین هەولێر دێت مەبەستی کۆبوونەوە لەگەڵ چەند کەسایەتیەکی کورد بەخۆم مەلافەندی و مەلای گەورە دەچن بۆ
بڵێن کۆبوونەوەکە دەبینین لە لای پارێزگا متەستەریف کە بەزاراوی ئێستا پارێزگاری ئێستا پێدەگوترێ بە پێش مەلای گەورە و مەلافەندی دەکەوێت مەلای گەورە ڕێی نادات چونکە دەڵێ ئێمە دەبێت پێشکەوین چونکە من و مەلای فەندی زۆر لە تۆ گەورەترین ڕاستە و دەسەڵاتێک تەیە بەڵام ئێمە پێگەکەمان زۆر لە تۆ گەورەترە و مامۆستا مەسعود محەممەد ئەم دیمەنە شی دەکاتەوە دەڵێ لە ئێستادا چ مەلایەکی کورد دەتوانێت قۆڵی مدیر ناحەیەک بگرێ بڵێ وەرە بە پێشمەکۆیان وەرە ئەم بڵێن شتت ڕاستە ئەم شتت هەڵەیە لەبەرەوە دەڵێ جورئەتەکەی لەسەر و هەموو شتێکەوە بووە مەلایەتیەکەی لەسەر و هەموو شتێکەوە دانابووە لە خۆی ڕادەدیت بەرەنگاری هەر بڵێن شتێک بێتەوە کە ناڕاستەخۆ یا ڕاستەخۆ بۆی بێت. زۆر باشە مامۆستا کارۆک وەڵێ مرۆڤی مەزن هەمیشە خەمی مەزنیشی هەیە یا باتایەکی دیکە و ئاوات و خۆزگەی گەورەی هەیە مەلای گەورەی کۆیە ئەوەندەی کە من لە خزمەت بەرهەمەکانی بووم و لە خزمەت بەرهەمەکانی مامۆستا مەسعودی ڕەحمەتیە کۆمەڵی خەم و ئازاری هەن ئایا بۆ میلەتەکەی بێوەکو و شعرەی کە فەرمێ تام دەمرم لە بۆ کوردان دەناڵم عیلاجی حاڵیانکەن چۆن هاوار بە عیلاجی حاڵیان چۆن کەم هاوار بە ماڵم یان بۆ منە لە دواکەوتوی مسلمانان یان بۆ منە لە ئازاری ژن پێم خۆشە لە زاری جەنابتەوە بزانم ئازارەکانی مەلای گەورەی کۆیە 74 ساڵ بەر لە ئێستا کامانن و چۆن هەوڵی چارەسەرکردنیانی داوە. بەڵێ دەتوانین ئازارەکانی مامۆستای گەورە بۆ چەند لایەک بڵین شی بکەینەوە یەکەمیان بۆ کورد دەڵێ بەداخەوە کورد تا ئێستا یەک نەبوونەوە هەوڵی یەکگرتن نادەن و بەتەمای هەندێک خوڕافە و بڵێن بەتەمای هەندێ دەسەڵاتداریانی جیهانی دەڵێ لە خۆیان غایب بووینە و دەڵێ بە هیچ شێوەیەک بۆ نمونە ئەو کاتی کە شەڕی جیهانی دەبێت دەڵێ وڵاتێکی وەکو ئەڵمان بە گوێرەی قسان دەڵێ بڕیارە دەوڵەت بۆ کوردی بۆ کورد دروست بکات دەڵێ ئەمە خەیاڵێکی زۆر فاسیدە دەڵێ بە هیچ شێوەیەک نابێت ئەمە پشت بە خەیاڵاتە بەستین لەبەر زۆر خەمی کوردی خواردووە و هەم لە شعرەکانی هەم لە تەفسیرەکەی هەم لە زۆربەی نووسینەکانی بەشێکی زۆر بڵێن هاتووەتە سەر هەموو دەردی کورد و دواتر بڵێن لە خەم و ئازارەکانی ژنی کوردی دواوە و باسی کوردەکە کە چۆن لەگەڵ ژن خراپ بووینە و چۆن ژنیان بە کەسێکی زۆر خراپ بڵێن شوبهاندووە و هەرگیز ڕێیان بە ژن نەداوە بە بڵێن بۆ زانست و معریفە بڵێ ئەمە یەکێک لە شانازیەکانی ژیانی مەلای گەورە ئەوە بووە کە یەکەم کەس بووە لە هەموو عێراق و کوردستان کە کچی خۆی لە ساڵی 1925 بۆ 26 ناردەوتە قوتابخانەوە بە شانازی پێکردەوە ئەو کات تەقینەوەیەکی زۆر گەورە بووە لە کوردستان بەڵام ئەو گوێی بە هیچ شتێک نەداوە و زۆر بە بوێرانە بڵێن قسەی خۆی کردووە و ئەوەی بە قەنەعەتی خۆ و بەدینی خۆی ڕاستی زانیوە دایناوە و بڵێن کردوویەتی و یەکێکی تر لە بڵێن ئازارەکانی مامۆستای گەورە ئەوەیە کە دەبینین بڵێ ئازاری مسلمانانە لە جیهان دەڵێ بەداخەوە لە مسلمانان لە جیهان هیچ کەس بڵێن لەسەریان بەخەبەر نایەوە مسلمانان تا دێ ژیانیان ناڕەحەت دەبێ و یەک ناگرن و هەوڵەدەن لەبەر ئیختیلافی مەزاهیب و کۆمەڵێک کێشەی تر زیاتر ببنە دوژمنی یەکتر دەڵێ ئەگەر بە قسەی من بێ و بە دڵی من بێ هەر چوار مەزهەبە کۆ دەکەمەوە زانایانی بڵێن چوار مەزهەبەکە دێنم هەرچی شتی جوان و پاک و باشە لە مەزهەبەکان دەری دێنم دەیکەمە مەزهەبێکی زۆر جوان و ئەمە پەیڕەو دەکەم لە تەواوی ئیسلامەتیدا. زۆر باشە ئەی ئاوات و خواستی گەورەی مەلای گەورەی کۆیە چی بووە ئەگەر تەنها یەک ئاوات و خواستی گەورەی باس بکەی بزانین خۆزگەی خواستووە لە ژیانی خۆی یا لە داهاتووە دوای خۆی کام ئاواتە بێتە دی. ئاواتەکانی مامۆستای گەورە زۆر بووینە بەڵام یەکێک لە ئاواتە هەرە گەورەکانی مامۆستا ئەوە بووە کە کورد بە بێتە دەوڵەت لە جیهان و بێتە ژمارە لە وڵاتان
هەمیشە بە شعرەکانی ئاواتی خواستووە بۆ نمونە هەتا دەمرم لە بۆ کوردان ئەڵم عیلاجیان چۆن بکەم هاوار بە ماڵم یاخود بڵێن ئەسڵەن ئەمەلم بە کەس نەمایە کاتێک دێت سەر ئەوەی کە بڵێن دەبینی کوردی جەزیرە و کوردی بڵێن کوردستانی ئێران و وەک کوردی بڵێن باشوور و باکوور ئەوانە هەموو دەچەوسێنەوە شێوێک لە ناومێدی پێوە دیار بووە بەڵام هەر بڵێن ئاواتیش خواستووە کە ئەگەر هاتوو کورد بڵێن یەک بگرێ ڕۆژێک دادێ ئینشاءالله خۆری درەوشاوی کورد هەڵدێ. زۆر باش مامۆستاوکە پێم خۆشە لە تەوەری دووەم یا بەشی دووەمی بەرنامەکەمدا باسێک لە بەرهەم و خزمەتەکانی مەلای گەورەی کۆیە بکەین لە تەفسیرەکەی بەڕێزیان و دەست پێەکەین تەفسیری کوردی بۆ کەلامی خواوەندی. پێم خۆشە لە زاری جەناب تۆ بزانین ئەم تەفسیرە چییە و لە چی پێکهاتووە و چۆنی تەفسیری کردووە مەلای گەورە چ ڕێڕەوێکی بەکارهێناوە لە تەفسیرکردندا. بەڵێ دیارە مامۆستای گەورە بڵێن لە کۆتاییەکانی ژیانی دەستی بە نووسینی تەفسیری کوردی لە کەلامی خوداوەندی کردووە لە ساڵی 1933 بۆ 1943 واتە 10 ساڵ بە دانانی ئەم تەفسیرە بووە بە شایەتی هەموو شەرعزان و مفەسیرەکانی کورد ئەوانەی ئەم تەفسیرەیان خوێندوتەوە وەشەن و کەویان کردووە یەکێکە لە تەفسیرە هەرە گرنگەکانی جیهانی ئیسلامی و جیهان بڵێن کوردستان بە تایبەتی وە پێیان وایە ئەگەر ئەم تەفسیرە بە زمانی عەرەبی بنووسرابەوە ئەوە شاکارێک بوو لە جیهانی ئیسلامی بەڵام بەداخەوە بڵێن چونکە کورد بڵێن کەسی نییە و بە گشتی کوردیش لەسەر بڵێن شتە گرنگەکانی خۆی بەخەم نییە لەبەرەوە لە چوارچێوەی کوردستان ماوەتەوە خۆشبەختانە لە ئێستاداوا تەرجەمەی عەرەبی کراوە و ئینشاءڵڵا دەنگدانەوێکی زۆر گەورەی جیهانی لێ دەکەوێتەوە. بەڵێ دیارە مامۆستای گەورە وتم هەروەکو گوتم 10 ساڵ بە دانانی ئەم تەفسیرە بووە و بڵێن لەگەڵ دانانی تەفسیرەکەی ئازارێکی زۆری دیوە لە بەدەنی و لە ڕوحی و خەڵکانێکی زۆر دژایەتیان کردووە و دەبینین لە تەفسیرەکەی هەموو جمگەکانی ژیانی خەڵکی ئەگەرچی تەفسیری قورئانە بەڵام بە مناسبە لەگەڵ تەفسیرکردنی ئاەتەکان دەبینی پەنای بردوۆتە بەر بڵێن ئازارێکی خەڵک و چارەسەرکردنی کێشەیەکی خەڵک یاخود دەبینین بۆ شیکردنەوەی بڵێن زیاتری ئاەتەکان دەبینی چیرۆکێکی هێناوە یاخود باسێکی مێژووی وروژاندووە بۆ نمونە ئەگەر باس کاتێ باسی برسەتی و قڕان دەکات و ئەو ئاەتانە شی دەکاتەوە دەبینین باسی گرانی بڵێ 1970 دەکات کە دەڵێ لە شاری کۆیە خەڵکێکی زۆر بەم گرانیە مردوون و لە کوردستان بەگشتی خەڵکنان نەبوو بیخوا و مامۆستا محەممەد هەر لەو ڕوانگەیەوە دەڵێ باوکم عەزی دەکرد ئەگەر هات و شتێک بەدەستیەوە با بۆ نمونە ئاڵا دەڵێ دروشمی کوردم دەنەخشاند بە کەنگر چونکە ئەو کاتی ساڵی 1970 هەموو زۆربەی میلەتی کورد بە کەنگر ڕزگاری بوو چونکە کەنگرێکی زۆرە بۆ دیارە ئەو کات لە کوردستانە. مەبەستم لێرەدا ئەوەیە مامۆستای گەورە لەگەڵ شیکردنەوەی ئاەتەکانی قورئان هەموو بڵێن بۆ نمونە فەلسەفە ئەدەبیات بڵێن ئەو شتانێ هەموو لە بەرچاو گرتووە هەتا چیرۆک و بەسەرهات و ئەو شتانەشی زۆر تێدایەوە خوێنەر زۆر بڵێن بێتاقەت ناکە لەگەڵ خوێندنەوەی ئەزەکە بەردەوام لەگەڵ تەفسیرەکەی بژێ و یەکێ لە خاڵە هەرە گرنگەکانی تەفسیری مامۆستای گەورە زۆرتر ڕێی خۆی بەکارهێناوە لەبەرەوە دەبینین ئەو شتانێکە بە ڕێی خۆی تەفسیری کردوون و سوودی نەدیتیوە لە تەفسیرەکانی تر زۆر بەهێزترن لەو بڵێن ئاەتانێکە بۆ نمونە بڵێن احتیمادی لەسەر تەفسیرێکی تر کردووە یاخود بڵێن شێوەک لە شێوەکانی نەقلی بەکارهێناوە و مامۆستا ڕخنەی لە هەموو ئەو مفەسیرانە گرتووە کە دەبینن لە بۆ دەسەڵاتداران تەفسیریان کردووە و زۆرێک لە ئاەتەکان شیکردنەوەیان شکاندوێتەوە بۆ بەرژەوەندی دەسەڵاتدارانی جیهان لەبەرەوە دەتوانین بڵێین
بڵین کە دەبەرگە ئێستا لە دەبەر بڵین تەفسیرەکەی مامۆستا گەورەدایە دەتوانین بڵین شاکارێکە لە هەرە شاکارە گەورەکانی کتێبخانەی کوردی تەفسیری کوردی لە کەلامی خوداوەندی جەنابەت فەرمووت کە هەوڵێک هەیە یان هەوڵی ئەوەدان کە تەفسیرەکە بکرێتە عەرەبی و خەریکە بەرەو چاپکردن ئەڕوا من طبعا لێرەوە سپاسی جەناب دەکەم کە بەو دوو کتێبەت خزمەتێکی باش کردووە لەوەی کە خوێنەری کوردت تا ڕادێ شارەزا کردووە لە ڕێڕە و شێوازی نووسینی تەفسیری مەلای گەورەکە تەفسیرەکە بەڕاستی وەکو مامۆستا مەسعود محەممەدیش خۆیە فەرمێ من نووسین بۆ نوخبە ئەنووسم مەلای گەورەش ئەو تەفسیرەی بۆ خەڵکانی زۆر نوخبە نووسیوە ینی پیاوی خۆی دەوێت کەسی شارەزای خۆی دەوێت کە بتوانێت لەو شێواز تەفسیرە بخوێنێتەوە لی تێبگە چه هەوڵێک هەیە یام جەنابەت تا چەند ئەتوانی هەوڵ ئەوە بدەیت کە ئەم تەفسیرە هاوشێوەی دید و جیهانبینیەکە کە ناوی یەکێک لە کتێبەکانی جەنابتە ئەو تەفسیرەش بە زمانێ بنووسێت کە هەموو خوێنەرێکی کورد بتوانێت سوودی لێ ببینێ وەکو ئەڵێ هەر کوردیەکەی مەلای گەورەی کۆی بکەینەوە بە کوردیەکی ڕەوان و ئاسان. بەڵێ واستەکەم لە ئێستادا چونکە تەفسیری مەلای گەورە کاریگەریەکی زۆری گەورەی لەسەر بڵین نخبەی کوردی داناوە خەڵکانێکی باش هەڵساون لە بڵین لە ئیشکردن لەسەر تەفسیرەکە یەکە لە بڵین کەسەکان کە مامۆستاقان خورشیدە لە گەرمیان بڵێ هەستاوە بە نووسینەوەی تەفسیرەکەی بە زمانی بڵین کوردی سەردەم هەموو ئەو مستەڵات و زاراوانەی کە مامۆستا بە کوردیەکی کۆنی کە ئەو کاتی باو بووە یاخود بە مستەڵاتێکی کوردی عەرەبی یاخود وشەکانی تری زمانەکانی تری بەکارهێناوە هەموو بە کوردیەکی سەردەمیانە داڕێژێتەوە و دووبارە بە کتێبخانەی کوردی ئاشنا بکاتەوە. زۆر باشە مامۆستا مەلای گەورەی کۆیە لە تەفسیرەکەیدا کەسێکی زۆر شارەزا و وەکوڵەیە من لە پێشەکەش ئاماژەم پێکرد پێویستە کورد شانازی بکات بە مەلایەکی ڕیفۆرمخوازی وەکو مەلای گەورەی کۆیەوە مەبەستمە بڵێم مەلای گەورەی کۆیە لە تەفسیرەکەیدا زۆر جار بۆ منە ڕەخنە لە سەیدی ئالوسی یاش سەید ڕەشید ڕەزا یان بۆ منە محەممەد عەبدە دەگرێ یان بۆ منە کۆمەڵی مفەسیری دیکە دێن بۆ من لە شوێن کا فەرمێ ئالێرەدا نەیتوانیوە زیاتر هەڵکشێ یان بۆ من زیاتر بۆچوونی خۆی دەرببڕێ وەکوڵێ ڕەخنەیە لە تەفسیرەکان نەگرێ مەلای گەورەی کۆیە چۆن هێندە مەزنە لای ئێمە لە کوردات کە توانوێتی ڕەخنە لەو مفەسیرە گەورانەی جیهانی ئیسلامی بگرێ. بەڵێ دیارە یەکە لە گرنگەکانی مامۆستای گەورە ئەوە بووە کە گرنگی بە هەموو ئەو کتێب و بڵین تەفسیر و گۆڤار و ڕۆژنامانە داوە کە ئەو کاتی لە بڵین لە عێراق و لە دووەلی بڵین ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەرچوونەوە تایبەت هەندێک لە ڕێی ماڵی مەلافەندیەوە بۆی هاتوونە وەکو بەڕێزیشت باسی کرد لەم سۆنگەیەوە کە لە تەفسیرکردنی قورئان کاتێک دەبینین تەفسیری ئاەتێکی بڵین بۆ نمونە ئالوسی بڵین بەدڵ نەبووە زۆر بەڕاشکاوانە بە ئالوسی دەڵێ ئەوە شکاندوێتەوە بۆ دەوڵەتی عوسمانی بۆ نمونە دەڵێ ئالوسی دەڵێ دەوڵەتی عوسمانی تا ئەبد لە فەرمانڕەوایی دەمێنەوە دەڵێ ئەوە لە فەرمانڕەوایی نەمان ئەوە تەفسیرەکەی تۆش مادام شتێکی وای تێدا نەبوو ئەوەی ئێستا نووسیوتە کە تا ئەبد لە فەرمانڕەوایی نەمان یاخود لە زۆرێک ڕەخنە لە مفەسیرەکانی تر دەگرێ کە بەگشتی پێی وایە بڵێن تەفسیرێکی جوانیان نەکردووە و بۆ بەرژەوەندی دەسەڵاتداران شکاندوێنێتەوە. بۆچی تا ئێستا کورد نەشارەزایە یان بوونە ئاگادار نییە بە خزمەت و گەورەی ئەم پیاوە ناودارەی کورد هۆکاری چییە کێ کەم تەرخەمە لە ئاز ناساندنی ئەم خەرمانە بە بەرەکەتەی میلەتەکەماندا کە هیچی کەمتر نییە لە جەمالەدینی ئەفغانی شێخ محەممەد عەبدە سەیدی ئالوسی یان سەید ڕەشید ڕەزا. بەڵێ دەتوانین یەکێک لە هۆکارەکان کە بخۆم بڵێن خودی خۆمانی کە نەمانتوانیوە کە ئەم زاتە گەورەیە ئەم زانە گەورەیە بە خۆمان بناسێنین و دواتر بە دەوروبەرمان بناسێنین و یەکێکی تر لە خاڵەکان ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان کارێکی وای نەکردووە کە زانایانمان لەسەر ئاسی جیهانی بناسرێن بەداخەوە یەکێتی زانایانمان هەیە بەڵام کام بڵێن ئاهەنگیان بۆ زانایەکی کۆچکردووی گەورەی وەکو بڵێن مەلای گەورە کردووە یاخود زانایەکی تری کردووە لە جیهانی ئیسلامی کە بڵێن خزمەتێکی گەورەی کوردی کردووە بەداخەوە
ئەگەر هات باو ئەو نووسینانەی کە ئێستا بڵین لەسەر مەلای گەورە یاخود هەر لەسەر زانایانی تر بڵین نەبوونا لەوانەیە ناو ناوبانگەیان ئەوە بڵاو نەبووبایەوە شێوەک لە شێوەکان مردمان لەوانەیە زانای زۆر زاناتر و گەورەترمان هەبووە لە کوردستان وەکو ئیبن ئادەم یاخود زانایانی تر کە مەلای خەتێ کە هەبوونە بەڵام لەبەرەوەی کە حکومەتی هەرێم گرنگی پێنەداون و خەڵکانێکیش بەگشتی توێژنەوەیان لەسەر نەکردووە ئەو ناوانە سەبرەوە گوم دەبنون ئیتر بە شێوەیەکی ئەبەدی لەناو دەچن. مامۆستا کار پێم خۆشە بەشی کۆتایی بەرنامەکەم تەرخانکەین بۆ دید و تێڕوانینەکانی مەلای گەورەی لەسەر کۆمەڵێ لەو شتانەی کە لە تەفسیرەکەیدا ئاماژەی پێکردون. سەرەتا لە عەقڵەوە دەست پێکەم کە خۆی لە دوو سێ شوێنی تەفسیرەکەیدا فەرمێ عقلی چاک و شەرعی پاک زۆر موافقن یا دەفەرمێ بە متابعەی عەمر و زەید خۆ لە طهوری عەقڵ دوور مەکە نوری ئیمان و نوری عەقڵ دنیا ڕووناک دەکەنەوە. پێم خۆشە لەسەر عەقڵ لای مەلای گەورەی کۆیە کە لە شوێنی تەفسیرەکەشدا وەسفی معتەزیلەکانەکە بەڵام لەوەدا ڕخنیان لێگرێت کە بە مطلقی هەموو شتێکیان داوەتە دەست عەقڵ لای مەلای گەورەی کۆیە لە نووسین و تەفسیرەکەی مەلای گەورەی کۆیەدا چه حزور و ئامادەگیەکی تایە چۆن باسی عەقلی کردووە. بەڵێ وەکو باسم کرد کە لە کۆی تەفسیرەکەیدا دەبینین بڵین مامۆستای گەورە زیاتر بە عەقڵ ئەم تەفسیرەی کردووە ئەگەر چی بڵین شتەکانی تری بشی نەقلی بەکارهێناوە بەڵام زیاتر احتیمادی داوەتە سەر عەقڵ. لای مەلای گەورە عەقڵ یەکێکە لە بەخشە هەرە گەورەکانی خوای گەورە و پێی وایە کە هەر عەقڵە ئینسان زیاد دەکاتەوە لە زیندەوەرانی تر و پێی وایە ئەو کەسانەی کە بڵین کار بە عەقڵ ناکەن و عەقڵی خۆیان بڵین بە ئیش ناخەن هیچ فەرقیان نییە لەگەر بڵین گیاندارێکی تر و لەگەڵ ئەوەشدا پێی وایە کە عەقڵ نەتوانێت درک بە هەموو شتێک بکە بەڵکو بۆ ئەوەی کە تەئیدی عەقڵ بکرێ بڵین نەقڵ هاتووە بیعسەتی ڕەسوول هاتووە دەڵێ ئەوانەی کە بڵین دەڵێن بیعسەتی ڕەسوول کە هاتنی ڕەسوول پێویست نەبوو تەنیا عەقڵ ئەوەیە دەڵێ یان زۆر مفسیدن بڵێن یان زۆر بێ یان عەقڵیان نییە لەبەرەوە بیعسەتی ڕەسوول بۆ تەئیدی عەقڵ هاتووە و بۆ ئەو کەسانە هاتووە کە مێشکێکی وشک و دەماغێکی پوچیان هەیە بۆ ئەوەی کە شێوەک لە شێوەکان بیان هێنێتەوە ناو عەقڵ و تێیان بگەیەنێ کە ئەم جیهانە چۆنە. زۆر باشە. زانست و زانستخوازی خۆشەویستی بۆ زانست و فێربوون لای مەلای گەورەی کۆیە تا چه ئەندازەیەکە؟ بەڵێ دیارە زانست و زانستخوازی یەکێکە لە خاڵە هەرە گرنگەکانی بڵین مامۆستای گەورە کە زۆر بڵین زۆر لەسەری دواوە و دەڵێ یەکێک لە وەسیەتەکانی بابم کە هەتایە بە کەڵکم هات ئەوە بوو کە گوتی کوڕم وەسیەت بێ هەرچی نووسراوە لات سوک نەبێ و بەکەمی مەزانە ئەگەر چی مەتەڵۆک و ئەگەر چی جۆرێک لە جوێنی تێدا نووسرا بێ هەمووی بخوێنەوە بێ فائیدە نابێ لە سوود. دەڵێ من ئەم وەسیەتەی باوکم بەجێهێنا دەڵێ حەقیقەتەن سوودم زۆرم دیت دەڵێ بەداخەوە خەڵکی کورد کەم ڕوون دەکەنە زانست ئەگەر کێویان بەسەردا بڵین بدەی بە کەمالی پێ ناخۆش بوونەوە ئەگەر ڕوو بکەنە زانست و باسی بڵین کۆمەڵێ زانامان دەکات کۆمەڵێ بڵین گەورە پیاوانی جیهان دەکات دەڵێ ئەوانە پێگەوێنن بەڵام من و تۆش هیچمان لەو کەمتر نییە ئەو عەقڵ و ئیدراکەی کە دراوەتە ئەو خوای گەورە داوێتە زانایەک دراوێتە تۆش بەڵام چی فەرقە بە ئیستیعمالە ئەو بەکاری هێناوە تۆ بەکارت نێناوە. مامۆستا هاوکار لە شوێنێکی تەفسیرەکەیدا مەلای گەورەی کۆیە بە ڕەحمەت بێ وەکوڵێ بە دوعاکەی نوح ئەپارێتەوە ئەڵێ خوایە ئەم عیلم و زانستە هەر لە نێو بنەماڵەی جەلیزاداندا هەر بەردەوام و هەر لە کاردا بێ هەتا ئەپارێتەوە بۆ مامۆستا مەسعود محەممەدی ڕەحمەتی و مامۆستا فاروقی ئینشاءڵڵا تەمەند درێژ بێ کوڕی ئەم خۆشەویستیە بۆ زانست یا ئەتوانی بڵین ئیدی ئەم ئاواتەی نەهاتە دی و لە خۆیدا زانستی ئیسلامی چراکەی کوژایەوە نەما یام ئەتوانی مامۆستا مەسعود محەممەد و نەوەکانیشیان بە هەمان داینامۆ یان بە هەمان سووتێنەری ئەو چرای زانستە بزانین.
بەڵێ دیارە یەکێ لە ئاواتەکانی مامۆستای گەورە کە وەکو بەڕێزش فەرموو کە دوعای کردووە خوایە علمی ئالی جەلی زانستی ئالی جەلی بۆ ئەوبەت نەکوژێنیەوە و فاروق و بڵێن مامۆستا مەسعودم بۆ بکەیە لە یەکێک لە چراکانی بڵێن زانست دەتوانین بڵێن شێوەک لە شێوەکان بڵێن زانستی بڵێن هەوڵدان وەکو مەلای گەورە لە ڕوانگەی دین و شیکردنەوەی ئاەتەکانی بڵێن قورئان و تێگەیاندنی خەڵک لە شریعەتی خوا دەتوانین لە مامۆستای گەورەوە بەجێمە بەڵام یەکێکی تر لەش بڵێن کەسە گەورە و بلیمەتەکانی کورد کە مامۆستا مەسعود محەممەدە کوڕی مەلای گەورەیە ئەویش هەوڵێکی زۆر گەورەیدا لە پێناو ئینسانی بوون لە پێناو ئەوەی کە بڵێن ئازادی بۆ گشت ئینسانەکان فەراهەم بێ بەڕاستی ئەو کتێبانەی کە مامۆستا مەسعود محەممەد دایناون هیچیان کەمتر نییە لەو کتێبانەی کە فەیلسوفانی جیهان دایانناون بەڵام هەروەکو گوتم چونکە ئێمەی کورد و کەمتر بڵێن گرنگی بە زانا و دانانی خۆمان دەدەین بۆیە مامۆستا مەسعود محەممەدیش وەکو پێویست هەر لە کوردستانی خۆمان ناسراوە ئەگینا مامۆستا مەسعود محەممەد شۆڕشێکی گەورەی بێپایانی بەرپا کرد لە هەموو بوارانێک کە بڵێن ئینسانەکان پێویستیان پێێتی و بڵێن محەممەدی کوڕی مامۆستا مەسعود محەممەدیش ئەویش کەسێکی بەتوانایەوە وابزانم 10-15 کتێبی لە بوارانەی تایبەتی خۆی هەیە بەڵام وەکو گوتم لە بواری شریعەت و دینداری لە مەلای گەورە من ناچارم زۆر بە کورتە بەسەر و هەم پرسیار وەڵامەکانە تێپەڕ بین لە بەرکەمی کات مەلایەتی لای مەلای گەورەی کۆیە زۆر ڕێز و حرمەتێکی گەورەیە ئەین زۆر هەوڵی داوە چۆن جلوبەرگەکەی لە خۆڵ و خاشاک لە کۆمەڵی شت پیس نەکە سمعە و ناوی مەلاش پیس نەکە ینی مەلایەتی زۆر لا مقدەس و گەورە بووە و نمونەی زۆریشمانەیە لەگەڵ ئەوەشدا زۆر بەگژە و مەلایەنەدا چوەتەوە کە وەکو پێشتریش ئاماژەمان کرد کە دینیان شاردۆتەوە لە شوێنێکا دەڵێ مەلا بچێ قوڕکاری بکە باشتر لەوەی کە فتوایەک بدات و حەقیقەت بشارێتەوە دیدی مەلای گەورەی کۆیە بۆ مەلا و مەلایەتی چی بووە بەڵێ مامۆستای گەورە پێی وایە کە مەلا دەبێ مەلایەتی لەسەر و هەموو ئەرکەکانەوە بزانێ و لەسەر و هەموو ئەو بڵێن کەسانەوە بزانێ کە بڕیار بەدەستن و بڵێن جۆرێک لە جۆرەکان فەرمانڕەوان لە کوردستان ئەسڵەن نابێ پێ لە بڵێن حقیقەتێک بنێن کە دەیبینن و نابێت بە غەیری بڵێن ئاەتێک بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان بڵێن شی بکەنەوە و یاخود بۆ بەرژەوەندی دەسەڵاتداران شی بکەنەوە لە یەکێک لە شعرەکاننا دەڵێ ئەگەر مەلامەلابان دنیا بۆ لێ هات ئەوروپایی چی دەکرد لەسەر قەتعی ڕۆژهەڵات یاخود چەندان نمونەی ترمان بۆ دێنێتەوە دەڵێ اختلافی ئومەت زیاتر لە نەزەر مەلایانە زیاتر مەلا وا دەکەن کە خەڵک اختلاف و بڵێن لەگەڵ یەک ناکۆک بێ ئەگەر مەلا باش بن خەڵکیش باش دەبێ ئەو پێی وایە مەلا قودوەیە بۆ خەڵک ئەگەر مەلا بڵێن قسەی باشی بۆ خەڵک کرد وە هەوڵیدا چاکسازی نێ کۆمەڵگە بکە ئەو کۆمەڵگەیەکی چاکساز بەرهەم دێ بەڵام ئەگەر مەلا لەولا بۆ کەسێک تێکۆشا بۆ بڵێن پارتێک تێکۆشا و لەولا بۆ یەکێکی تر بۆ یەکەی بڵێن پارتێکی تر تێکۆشا ئەو کات بڵێن جۆرێک لە جۆرەکان دینداری بەزای دەچێت زۆر باشە لە خۆشەویستی بۆ حەقیقەت و ڕاستی و بەگژاچوونەوەی خورافیات و ئەفسانە پەرستی مەلای گەورەی کۆی یەکێک بۆ لەو کەسانی کە لەو سەردەما بەگژ ئەو هەموو ئەفسانە پەرستی و کۆمەڵێ شت پەرستی هەبووە لە کۆمەلگە وەکو ئەو نامیلکەی فڕی قەلفڕی کە باسی کۆمەڵی کەسایەتیەکە زۆر بەگژ ئەوە چوەتەوە کە قسەی جوانیشیە باز من حەزەکەم لەبەر کورتی بەنامەکە هیچ ئاماژێک پێ نەکەم بەگژاچوونەوەی خورافیات و ئەفسانە پەرستی بە ناوی دین و نازام شێخ پەرستیەوە لای مەلای گەورەی کۆیە چۆن چۆنی بووە بەڵێ دیارە مامۆستای گەورە زۆر جەختی لەسەر ئەوە کردوێتەوە کە لە دەماغی موسڵماناندا
بڵین هەرچی خوراافیە و هەرچی شت بەناودین بڵاوبووتەوە و لە دەماغیان سێنراوە پاک بکاتەوە بۆ نمونە کەراماتە یاخود بڵین جۆرێک لە جۆرەکان تەقدیسکردنی شێخە و هەتاوەکو بڵین شێوەک لە شێوە پەرستنی پێوە دیار بووە لەو کاتی و مامۆسای گەورە زۆر دژی خوراافیە و لەلایەک دژی شێخەکان بووە لەلایەک دژی بڵین کەرامەت و ئەولیا وڵڵا و هەموو ئەوانە بووەوە بێسڵکردنەوە لە بڵین هیچ شتێک دەڵێ جارێک کۆمەڵێک مەلام هاتن بۆ لام و گلەییان کرد کە ئێمە بڵێن پێگە و شوێنمان لە دەست نییە و وە قسەمان نییە منیش گوتم بەڕاستی ئێوە حەقی گلەییتان نییە چونکە ئێمە دنیامان بڵێن فەرمانڕەوایی دنیاماندا بە شێخەکان و بڵین هەرچی بڵین ئەفو فەرمانڕەوایی بڵێ قیامەتماندا بە شێخەکان و دنیاشماندا بە ئاغاکان ئیتر حەقی گلەییمان نییە لەبەرەوە ئێمە پێگەی خۆمان وەکو مەلایەتی لە بەردەستداوە و حەقی گلەییمان نییە لەو مامۆستاوکار هەرسێ لایەنی کورد و کوردستان و نەتەوە لە دیدی مەلای گەورەی کۆیەوە زۆر بە کورتی من سوپاس دەکەم. بەڵێ دیارە کوردستان و بڵین نەتەوە لە لای مەلای گەورە شتێکی زۆر گەورە بووەوە بەردەوام خەڵکی هانداوە بۆ ئەوەی کە بڵین لەسەر دامەزراندنی دەوڵەت دەڵێ لە سەرەتای دروستکردنی دەوڵەت کاتی خۆی ئەو کەسانەی کە دەوڵەتیان دروست دەکرد دەڵێ هەر یەکەودات گوتی من ماشم بۆ بڕۆ من موسیقی باشم بۆ بڕۆ بە فەردێ بە چیسێ بە نازان بەتەنەکەی پارەم بۆ بڕنەوە دەڵێ کەس نەهات بڵێ ها ئەمە 2 دینار بۆ کوردایەتی سەرف بکەین بۆ ئەوەی کوردمان بگاتە بە ئاوات باسی چەند نمونەیەکمان بۆ دەکات 12 سواری مەریوان کە دەڵێ گوتیان ئێمە باخوێنمان بڕژێلەوەی کە خەڵک ساولەمە بکاتەوە کوردایەتی دڵسۆز بکات بەڵام بەداخەوە دەڵێ ئەوانەی لە پاشەوان هاتن هەموو بەگژیەک داچون و تەفرەقەیان کەتە ناو هەرگیز یەکیان نەگرتەوە لەبەر تەفرەقە دەڵێ دڵنیام کورد نابێت بە هیچ. مامۆستاوکار کۆتا پرسیارم زۆر بە کورتە لە یادی 74 ساڵەی کۆچی دوایی زانای مەزن و عەلامەی گەورەی کورد مەلای گەورەی کۆیەدا ئەرکی ئێمە وەکو کورد وەکو تاگ وەکو خوێنەر وەکو موسڵمان بەرامبەر ئەم زانا گەورەیەمان چییە و پێویستە لە ئاستانەی بەڕێزیا یام لە بەرامبەر بەڕێزیا چ ئەرکێک بخێنە سەرشانی خۆمان تا هیچ نەبێ ئەم کەلەپورە ئەم گەنجینە ئەم خەرمانە بە بەرەکەتەی میلەتەکەمان بە خەڵکی کورد زمان بناسێنین. بەڵێ پێم وایە ئەرکی هەر تاکێکی خوێندەوار و ڕۆشنبیرە کە بیر و بۆچوونی ئەم زانایانەمان زۆر بەڕبڵاوکەوە بەردەوام لە خەڵک بگەێنێ کە زانایەکمان هەبووە بەناوی مەلای گەورە یاخود بەناوی هەر زانایەکی تر ئەوە بیر و بۆچوونەکەیت چونکە واستەکەم بیر و بۆچوونی یەکێکی وەکو مامۆستای گەورە زۆر پێویستترە بۆ ئێمەی کورد لەوەی کە کەسێکی سعودی یا تورکی بێت بۆ ئێمە فتوایەک بدات یاخود ڕاوەی ئاەتێکمان بۆ کات لەوانەیە ژینگەی ئێمە جیاواز بێ و بڵێن بارودۆخی ئێمە جیاواز بێ و هەتا مامۆستای گەورە زۆر داوا دەکات کە بڵێن هەرچی کەسە بڵین بە گوێرەی خلاف و ئەوانە لەگەڵ یەکتر نەکەن بەڵکو لە بۆ خۆشەویستی یەکتریان خۆش بێ بۆیە دوعا دەکات دەڵێ خوددایە کوردستان لە هەرچی ئاشوب و بڵین خراپێ بپارێزی و بەردەوام هانی تاکەکان دەدات کە واز لە عنعنات و بڵین خۆخۆری بێن و بە بەردەوام تێبکۆشن بۆ سەربەرزی وڵات. سپاس بۆ بەڕێستان مامۆستا هاوکار عەبدوڵڵا نووسەر و توێژەر کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانی ئەمڕۆی بەرنامەی باس و خواز بووی. ئومێدەوارم پێکەوە توانی بێتمان سوودێک یام کەڵکێک یا شتێکمان وتوێ لەبارەی مەلای گەورەی کۆیەوە و بینەران سوودمەند و شارەزا بووبوون لەو پیاوە گەورەی کورد. بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەی ئازیزیش کە تام ساتە بینەری بەرنامەکەمان بوون تا بە یەگەیشتنەوەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.